کەلارەوە تاوەکو زاخۆمومان هاتین لەگەڵ نوێنەرەکانمان لەگەڵ وەزیری تەندروستیا کۆبوونەوە بۆ گەیاندنی داواکارەکانمان بۆ بەجێگەیاندنی ئەو بەڵێنەی کە هەفتەیەک پێش دەڕۆژ پێش بەڵێنا پێداین. پاشەوە دووبارە بەداخەوە وەزیری تەندروستی ئامادە نەبوون بەڵێنەکەمان جێبەجێکەن، ئێمەش بڕیارماندا بە بایکۆت. بەڵام بەداخەوە هەر لە سەرەتاوە سەرجەم مێژە ئەمنیەکان کە ژمارەیان زیاتر لە نزیکەی 200 خوێنکارە بەرامبەر بە دکتۆرەکان ئێمە بەکارهێناوە. دکتۆرەکانمان ژیانیان لە مەترسیایە، دکتۆرمان لوتی شکێنراوە، ئێستا هێزێکی زۆری ئەمنی لە بەهەڕەشە و بەگوڕەشە لە نێوان وەزاری تەندروستیاون. داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین، داوا لە وەزیرەکانەکەین، پارتی یەکێتی هەر حیزبێکی تر، ئەندام پەرلەمانەکان فریای ژیانی دکتۆرەکانمان کەون. خوێنی گیانی دکتۆرەکانمان لە ئەستۆ هێزەمنیەکانی ئەم شارێ لە پێناو مافی خۆیان تەنها چەکی ئەوان تەنها چەکێک لە وەزارەتی دیفاعیان پێ کردووە یاسا و قانون و پشتگیری و شەهادەکانیانە لێرە بێ پشت و پەنا جێ هێڵدراون. داواتان لێکن فریای دکتۆرەکانمان کەون لە نێو وەزارەتی تەندروستی. ژیانیان لە مەترسیایە، ژیانیان لە مەترسیا و هەڕەشەیەکی زۆریان لێگرێ. بەداخەوە ئێستا بەلەپەسا هێزی زیاتر و هێزی زیاترە تێرە داوالەکەن فریای دکتۆرەکانمان بکەون. من بە زەمانەتی ئەم دوو ئەندام پەرلەمانە هاتوومەتە دەرەوە گینا ئێمەش جەرد بەسەر بووین. ئەمە دایان لە پێکدادانێکی زۆر بەهێز بوو. ڕەفیقەکەمانیان بە قسەی خۆشێکی لە ڕێقانمان کە دووسێ پاڵێنان دروست بوو ئەمە نوێنەرەکان یەکێ لە ڕێقانمان برێتە ژوورەوە لەبەرەوەی کەمێک بووەتە دەمەقاڵێ دیارە ئەوان لیان داوە کە چوەتە ژوورە بە بەرچاومانەوە جەماعەتی پرۆتۆکۆلی وەزارەت کە هەموو کامێرەکان هەن دەم و لوتیان پڕ کردووە لە خوێن بە بەرچاوی 50 نەفەرەوە. یعنی بە بەرچاومانەوە لوتی شکێنراوە. ئێستا ڕەفیقەمان لێرەیە لە راپۆرتی پزیشکی بۆ ئامادەکەن بەداخەوە لە پەسا ئێستا شەڕەشەیەکەن ئەگەر نەڕۆنە دەرەوە هەمان چارە نووسی و ڕەفیقەتانەیە هەمویان وەکوکو دەستگیر کراون لە ژوورەوە گەمارۆ دراون. من ژمارەمان نزیکی 40 بۆ 50 خوێنکارە بێ ئێستامان گەمارۆ دراوین و ژیانمان ئێستا حالەن 40-50 نەفەر بەرامبەر 200 لە هێزەمنیەکان بە چەکەوە ڕاوەستاون. هەڕەشە وەزیری تەندروستی کۆبوونەوەیەکی مهمیە زۆر لە کۆبوونەوەکەی مهمتر جارم بانێک لەگەڵا کۆبینەوە بەڵام لە دوای ئامادە نییە بەهیچ شێوەیە. جارە کۆبوونەکەی زۆر لە کۆبوونەوەی 50 دوکۆرە مهمترە، زۆر لە لوتشکانی ئەو دوکۆرە ئێمە مهمترە.